لەم دوکانەی پشتی منەوە زیاتر لە 80 هێلانەی پەڕەسێلکە هەیە کە هەر هێلانەیەک 4 بەچکە بۆ 5 بەچکەی تێدایە. وەستا برایم بەهۆی کۆنی دوکانەکەیەوە دەیەوێت دوکانەکەی نۆژەن بکاتەوە، بەڵام بەهۆی بوونی زۆرێک لە هێلانەی پەڕەسێلکە لە دوکانەکەیدا نۆژەنکردنەوەکەی ڕاگرتووە، چونکە بەشێک لە هێلانەکان هێلکەیان تێدایە و نەبوون بەبێت. من لە 2011ەوە دوکانی ڕۆنگۆڕین پەرچەرچیم هەیە، بەڵام ئەکو لە 2010ەوە هاتمەتە ئەم مەخزەنە کە هاتمە ئەم مەخزەنە پەڕەسێلکەی زۆر تیابوو، هێلانەکان نزگەی 60-70 هێلانی تایە و ژمارەی پەڕەسێلکەکانیش نزگەی 300 تا 350 و هەر هێلانەیەک 2 جار بەچکە هێلکۆ بەچکەیەکەن و هەر جارە و 4 بەچکەشان هەیە. پەڕەسێلکەکان لە چی وەرزێکایەن بۆ ڕۆکەنە دوکانەکەی تۆ و تاکەی ئەمێننەوە؟ وەڵا سەرەتای بەهاریەن و کۆتایی بەهار هەم ئەڕۆنەوە. ژمارەی پەڕەسێلکەکان بە بەراورد بە ساڵی پێشووتر زیادی کردووە یاخود کەمی کردووە؟ وەڵای ساڵ بۆ ساڵ زیاد دەکات، یعنی ئەم ساڵ مەسەنە 300 دانە بێت ساڵی ترێ بە 350، ئەوە ساڵ بۆ ساڵ زیاد دەکات. ئێوە چۆن پارێزگاری لە پەڕەسێلکەکانەکەن و بیستم ئەتەوێت دوکانەکەت نۆژەن بکەیتەوە، بۆچی تا ئێستا نۆژەن نەکردو؟ وەڵاهی ویستم دوکانەکەم نۆژەنکەمەوە، بەڵامەکو بەهۆی پەڕەسێلکەکانەوە دڵم نەهات، هێلکەوشتیان تیا بوو، دەستکاریم نەکردم، گوناحە. ئەگەر پرسیاریشکەم لە مەلایەک بڵێم ئەو دوکانەکەم نۆژەنگەکەم ئەگەر گوناح بێت هێلانەکانی بڕوخێنم بڵێ گوناحە دەستکاری ناکەم، بەڵامەکوم زۆر ناڕەحاتە، زۆر پڵۆخن، بەڵێ شتێکی جوانن خۆیان، سەوتی خۆشیان هەیە، پەڕەسێلکەکان جوان، بەڵامەکو لە ڕووی پڵۆخیوە زۆر پڵۆخن بۆ دوکانەکەم. لە کاتی ڕۆنگۆڕینە کێشە و گیر و گرفتە بۆ دروست ناکەم؟ بەرەوەڵا زۆر ڕای وهە بۆ ڕۆنم جیا کردوێتەوە بیکەمە سارەکە سێرەکەم ڕقنی تایە، ئەتر هەم چوم ئەومەتێنە کردو هەم ڕۆنێکی ترم هێناوەتم کردێتەوە. وەڵاهی ئیشەڵا بە تەمام دوای ئەم پەڕەسێلکانە نۆژەنگەکەم و ئەگەر خۆی گەورە بۆم کرێت. ئەو هێلانەی کە دروستیەکەن لە چی دروستیەکەن و چی ئەهێن بۆ هێلانەکە؟ وەڵاهی تەجروبەم کردەوە، ڕۆژێک دانیشتم بە دیاریانەوە لە پاڵ قوڕاوێکە دانیشتو بووم، ئەهات دەنووکیە کرد قوڕێکی هەڵەگرت، ڕۆژ چیلکێکی هێناوە هەم قوڕێکی دریژی هەڵەگرت و ئەچووە ژوورۆ دروستیە کرد. بەو شێوازە دروستیەکات. تۆ دانیان پێ ئەدەی یاخود خۆیان دان بۆ خۆیان پێیان؟ نەوەڵاهی من دانیان پێ نادەم، بەس بەڵام لەو کاتایان زۆر جار ئەچم ئاوە ڕێژم لە شوێنێکە قوڕاوی هاتیە خوڕیتایە بۆ ئەوەی زۆر جار لەوێت پڕەکە دروستەکەن و بۆ هێلانەکە.